هەمووتان دەڵێن عەبدوڵڵا لێپشراوی وەرزش و دیدەوانیە لە کەریسەی سادق ئەریکردنتان سپاس بۆ ئەوەی هەمیشە ئێوە وەکو کەناڵی ڕۆژ کە لەگەڵ بۆنە و مناسەباتە نیشتیمانیەکان لەگەڵمان بوون و لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستان بوون و جەنابیشتان وەکو پەیامنێری ڕۆژنویس یەکێکن لەو کەسایەتیانەی ساڵ کە دەستنیشان کراون بۆ ڕێزگرتن لە ماندوو بوونتان خۆمان بە خۆشحاڵە زانین ئێوە و سەرجەم چین و توێژەکان لە بوارەکانی خۆیاندا کە توانیویانە خزمەتێکی باش بکەن خزمەتێک بکەن کە جێگەی دەستیان دیار بێ بەدەل لەو ئەرکەی کە پێیان سپێر دراوە توانیویانە ئەرکێکی زیاتر لە ئەستۆ بگرن و خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن ڕێزیان لێ بگیری ئەمەش وەکو ڕێکخراوی کوردیۆ شانازێکی گەورەیە بۆ ئێمە بۆ ڕێکخراوەکەمان وەک چۆن لە ڕابردوو هەمیشە لە بۆنە و مناسەباتە نیشتیمانیەکاندا دەوری خۆی هەبووە توانیوێتی خزمەت و چالاکی بکات ئەمڕۆژ ڕێکخراوی کوردیۆ لە قەزای سەی سادق بەشێکی زۆر لە کەسایەتیە جیاوازەکان ئەو کەسایەتیانەی کە توانیویانە خزمەتێکی زۆر بکەن لە بوارەکەی خۆیانە لەسەر جەمشار و شارۆچکەکان لە قەزای سەی سادق ڕێزدەماندووبوونیان دەگرێت خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەمڕۆ شانازێکی گەورەیە بۆ ئێمە وەکو ڕێکخراوی کوردیۆ کە هەستاوین بە ڕێزگرتن لە ماندووبوون و ئەرکی ئەو کەسانی کە لە بوارەکەی خۆیان دەتوانیوێنە خزمەتێکی باش بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و فەرمانگەکەی خۆیان یاخود بوارەکەی خۆیان بەجێ بگەێنن لەسەر بنەمای کارکردن و خزمەتکردن جیاوازتر لە کارەکەی خۆی جیاوازتر لەوەی کە پێی سپێردراوە ماوەتەوە لە فەرمانگەیەکە ئەرکی زیاتری کردووە یاخود بەڕێوەبەری قوتابخانەیەک داهێنانی کردووە توانیوێتی ئاستی قوتابخانەکەی لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە بباتە قۆناغێکی نوێی گەشەکردنەوە یان ڕۆژنامەنووسێک یان شاعیرێک توانیوێتی خزمەت بە کۆمەلگای کوردی بکە ئێوەش وەکو کەناڵەکەی خۆتان چۆن لە ڕابردوو لەگەڵ بۆنە و مناسەباتە نیشتیمانیەکان لەگەڵمان بوون لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستان بوون بە خۆشحاڵی خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە ڕێز دەماندووبوونی ئێوە سەرجەم چین و توێژەکان بگیرێت.